بەناوی خی گەورە میرەبان لە هەر جگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستیەمەتان ئاراستە بێ بینەرانەی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پێم لەگەڵ کامێرەمانی هاوکارم هەرێ محەممەد پەیامێکی دیکە هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزانم ڕۆباز لە جیهانی میوە دەکەین، ئەو خۆراکە بە تام و بەسوودەی کە مرۆڤ ئەگەر هاوڕێتی لەگەڵاو بەستێت بە دڵنیاییەوە لە زۆر نەخۆشی بەدوورە بێت. ئەو میوە خۆشانەی کە خوای گەورە و نیعمەتێک بۆ ئێمەی خۆڵقاندووە و پێشکەشی ئێمەی مرۆڤی کردووە، بۆ ئێمە ئەمڕۆ باز لە میوە دەکەین. لە هاوڵاتیانە پرسین با بزانین لەگەڵ میوەدا بینیان چۆنە، حەزیان بە چ جۆرە میوەیەکە، و هەروە لە بەقاڵە بە ڕێزەکانە پرسین بازاڕی میوە چۆنە لە ئێستادا، خەڵک تا چەند بایەغ بە میوەکڕین و میوە خواردن ئەدات، و کام جۆرە میوە لەنا هەموو میوەکانە زۆرتر سەرفە بێت. لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ بەقاڵەکانە ئەم بابەتە تاوتوێ دەکەین. لەگەڵمانە بن با پێکەوە گوێبیستی وەڵامەکە بین. فەرموون. بەڕێزانم ڕۆباز لە جیهانی میوە دەکەین. طبعا میوە شتێکی چاکە لە هەموو شتێ باشترە، یعنی ئەوەی کە جاران ئەو تام و لەزەتەی بوو ئینسانیەتی، یعنی شوێنەی خۆم لەوانەیە شەی گەورە لێون بووە. وەڵا لەگەڵ میوەیەکو شخصی خۆم بینم خۆش نییە. نانەکەی دەخۆم مێشکم مرتاح دەبێ. نە بەخوا بەس لەبەر ئەوەی کە ئەڵێن چاکەی خۆم. ئێستا هیچ شتێ هەرزانێ بەس میوە هەرزانانی میوە لە سای 50 فەرقی کردووە. چەند ساڵە خەریکی ئیشی میوەیت؟ تقریبا 25 ساڵم. 5 ساڵ تەمەنێکە لە 6 ساڵی. سپاسەکەم لەگەڵەوە. خۆ پێش هەموو شتێ پێم بڵێ لەگەڵ میوە بینە چۆنە؟ من بینم زۆر باشە لەگەڵ میوەیە، هەتا بەم گرێ میوە خۆم وازم لە ناخواردن لێنەوە. هەستەکەی لەو ماوەی کە میوە خواردووە تەندروستە جسمت؟ بەتاشید وە میوەکان هەموو ڤیتامینەکانی تیا، بەڵام تۆ خۆیدا ناخواردن زەرێکی زۆر لێ دەدا، بەڵام میوە خۆ میوە شتێکی زۆر زۆر باشە. لە ئێستا بازاڕی میوە چۆنە؟ خەڵک تا چەند میوە وەکو حاڵەتی تەندروستی بەکاردێنێت؟ وڵی ئێستا وەسعی دارایی خەڵک زۆر خراپە، ئێستا بە دۆ شتێکی هەرزاندرەگەرە ینا میوە شتێکی سەرەکیە کە خەڵک ڕۆژانە بەکاری دێنێ و دەیخوا، بەڵام ئێستا زروڤەکەوای لەکرێ کابرا لە بادی 4 کیلۆکرێت کیلۆیەکەکرێت. چ جۆرە میوەیەک ئەوەی کات جەنابەت چەند ساڵە خەریکی ئەم کارێ، چ جۆرە میوەیەک لەناو خەڵکە زۆر سەرفیاتی هەیە و زۆر مشتری هەیە با بڵێن؟ نەی بەپێی وەرزەکانە، ئێستا لە کاتێکا هەنارە، جار هەیە جێلاسە، جار هەیە لالەنگیە، دە بەپێی وەرزەکانی گۆڕێت. مشتری هەیە چەندێک بێ چەند ساڵە بێ مشتریت بێ ڕۆژانە بێت هەلات لە هەموو جۆرەکان میوە بەرێ؟ بەتاشید هەیە، بەڵام درە پێی پێویستی ماڵەکە ڕۆژانە هەیە پرتەقاڵی پێویستە، سێوی پێویستیان چەند کیلۆیەکە باتەوەشی هەفتەکەکات هەفتە سەردان نکاتەوە. بینی لەگەڵ کام جۆرە میوەیە زۆرە؟ پرتەقاڵ بە تایبەتی عێراقی. خۆت حەز لە پرتەقاڵە؟ زۆر. باشە، تا چەند گرنگە مرۆڤ پشت بە میوە بەستێت بۆ تەندروستی خۆی لە بری موادە کیمیاییەکان؟ ئەگەر میوەکانیش تەبیعی بەخێوکراوێتن، تەبعاً سەوزە و میوە لە بەرهەمەکانی تر باشترن، وەکو گۆشت و سەرچاوەکانی تری وزە. دەوترێ لە ئێستا ئەم میوە تامی وەکو جاران نەماوە، مەسەلەکە ئەوەیە زۆرە و خەڵک زۆری ئەخواوە تامی نەماوە، یاخود مەسەلە موادە کیمیاییەکەیە؟ تەبعاً کیمیاییەکەیە، شێوازی پەروەردەکردنی میوەکەیە، هەروەکو پەلەوەڕەکە. مریشکی کوردی تامێکە مەسلحە تامێکی تێ، میوەکانیش بە هەمان شێوە. ئەگەر تەبیعی گەورە بوو بێ تەبعاً تامی خۆشتر. هەستەکەی و کاتانە میوە ئاخۆی وەکو کوردەواری لە فەریحی بۆ دێ؟ بەتایکی دوای زۆر خواردنی ئێستا بۆ نمونە کە گۆشت زۆرە خۆی ناڕەحەتەکە، من چەندێ میوە بکۆم پێی تێک ناچم، چەندێ میوە بکۆم پێی تێک ناچم، بەس چەوری و برنج و ئەم شتانە پێی تێکەچی. چەند ساڵە خەریکی میوەیت؟ یان چەند ساڵە خەریکی میوەیت؟ وەڵا لە هەر شتەکانەوە خەریکی میوەی بە قوربان بێ. دیارە میوەکانیش باش شەناسیت؟ بەڵێ. لە ئێستایا هاوڵاتی زیاتر تالبی یاخود مشتری چ جۆرە میوەیە کە کام جۆرە میوە زۆر سەرفە بێ ڕۆژانە لە ئێوە؟ وڵی تر تەمانی مرۆ پرتەقاڵی عێراقی دەچووە، زۆری خەڵک پرتەقاڵی عێراق حەزی پرتەقاڵی عێراقی و سێوی ئێرانەوە ئەم شتانەیە. پرتەقاڵی عێراقی ئەوەندەی من هەستم پێ بە چەند ساڵە کە من هەستم پێ کرد بێت زۆر مشتری هەیە، مەسەلە تامەکەیە؟ بەڵێ، بە تەبیعەتی خۆی نەبێت، ئەگەر کیمیاوی پێوە ناکەن مەسەلەکە ئەوەیە. هەندێک کەس گلەی ئەوە دەکات لە ئێستادا دەوترێت
میوە و جاران تامی نەما ئایا مەسەلەکەوەی خەڵک ئێستا بەردەوام بۆ نمونە میوە ئەکرێت و میوە ئەخوات یاخود مەسەلە موادە کیمیاویەکەیە لا برادة هلا قلنا برادة تقريبا في شش مانغ برتقال هلا جيلي سيو هلا جيلي أنا مين لا برادة هنار عيني شد قد ذكاء أوي أي تبيعيني طبيعينيە نخ طبيعي بەتامی خۆشرا بەدڵ أي طبعا هلا والله باشە جەنابێ لەگەڵ کام جۆرە میوایە زۆر بینە هەیە جان لەگەڵ کام جۆرە میوە خۆت بۆ خودی خۆت والله شوتي وتلي وبرتقال يراقي وأمشتاني هلا والله هەست دەکەیت ئەو کاتانەی کە میوە ئەخۆی سەبوریت پێ ئەبەخشێت جۆرە لە جۆرەکان تەندروستی و باشە طبعا ميول شتيكي شاكا لها مو شيء باشرة هلا والله ميول لها مو شيء باشرة يعني براسي وكو درماني شاك واي درماني كل دواري قومان شلون عيش ئەی بازارتان چۆنە لە ئێستا اخوا كذا كذا مەسەلە قەیرانەکەیە مثلا قيل انا كيس معاشيني وفارني قطعي كذا ابي ظروف ابي تحملي ولا ظروف بەڕێزانم ڕۆباز لە جیهانی میوە دەکەین طبعا ميول شتيكي شاكا لها مو شيء باشرة يعني ويك الجاران او تامل لذته بو انسانيتي يعني شوي خۆم لەوانەیە شي گەورن لێون بووە وڵا لەگەڵ میوەیەکو شخصی خۆم بینم خۆش نییە نارەکەی دەخۆم مێشکم مرتاح دەبێ نە بەخوا بەس لەبەر ئەوەی کە ئەڵێن چاکەی خۆم ئێستا هیچ شتێ هەرزانێ بەس میوە هەرزانی میوە لە سای پەنجەی فەرقی کردووە چ جۆرە میوەیەک خۆت حەزت لێیەتی و لەگەڵ یا بینت هەیە زیاتر وڵا لە هاوی ناشوتی وتر لە زستانیشە هەنار زیاتر بەڵێ هەناری سازان هەناری هەڵەبجە بەڵێ هەناری خۆمان خۆش مشتری لە ئێستا زیاتر چ جۆرە میوەکتان لە ئەبار ڕۆژانە هەموو ئێستا پرتەقاڵ و لالەنگی و هەنار و ئەنە مێڕوان میوی زستانەیە لە هاوی نیژا شوتی بڵێن گێلاس و خۆخۆتر هەموو فەسێک میوەی خۆی ئەو مرۆڤانەی کە میوە زۆرە خۆن هەز ناکەیت تەندروستیان باشتر لەو کەسانەی کە نایخۆن طبعا میوە فەرقی زۆرە لە گەشتی ترە چەندها میوەیە میوە تازانش کە هاتوون بۆ چۆری خوێن و بۆ کۆڵی سۆن وەمان هەمی دەرەجەیەکە مانگۆ و ئەم شتە تازانە کە هاتوون عیبی نییە ئەڤەکادۆ هەندێکە زێ دەوترێت میوە تا ئێستا تامی نەماوە مەسەلە ئەو مۆدە کیمیاویە خۆدەوەیە کە زۆرە ماشەڵڵا جاران بۆ نمونە لەوانەیە مۆز من بیرمێ لە ساڵی 90ەکانە مۆزێک بە 25 ناری سویسری بوو ینی کرێکارە ئیشی کردا تاوار 25 ناری پێیان نەئەکرد ینی ڕەنگە ساڵی جار نێتوانە بیخوا بەڵام ئێستا کیلۆی بە 1000 ڕۆبێکە بۆ نمونە خەڵک هەموو ڕۆژێ توانە بیخوات مەسەلە ئەوەیە کە زۆر خوراوە تامی نەماوە یاخود مەسەلە مۆدە کیمیاویەکەیە هەڵام مەسەلەیە کە زۆرە ساڵەکۆ هەموو نوعاوە ساڵ و ساڵ تەماتە ساڵە ساڵەوە بینی خیا ساڵە ساڵەوە بینی وێسا زۆرە مەعدە لە بەردەسایەتر شیژەوە نەبی خۆی مەعتامی نییە وایە تامەکەی لە بەردەم تا هەر نامێت مەبەستم میوە خواردنە لەگەڵ میوایە بینت چۆن وڵا بینم هەیە چ جۆرە میوەیەک زیاترە خۆی وڵای بە زۆری هەنار بەڵێ هەناری سازان وڵا هەناری سوزانە مەناری هەڵەبجە زۆر خۆشە بەڵێ هەڵەبجەیە هەستەکەی میوەیەکێکە لەو خۆراکانەی کە مرۆڤ ئەگەر هاوڕێتی لەگەڵا دروست کات تەندروستی زۆر باشە بێ واللهی نازانم بڵێم چی من هەرەی خۆم و تەندروستیم باش بێ و خراپی وادەی خۆم و نازانم ئەوەیە لە ئێستا دەوترێت میوەک و جاران تامی نەماوە ئایا مەسەلەکە ئەوەیە کە زۆرە یاخود مەسەلە موادی کیمیایەکەیە مەسەلە زۆرە مادەی شیمایەکەش ڕاستە مادەی شیمایەکەشەی گۆڕێ هەرە وەڵام مادەی شیمایەکەشەی گۆڕێ ئەو تامی جانانی نەماوە دەژوترێ هەشتێ زۆر بێت تامی خۆی لە دەزەدا بۆ نمونە جاران ڕەنگە جاران مەخسە بۆ نمونەی مە لە لادێ من لە لادێ ئەگەر پرتەقاڵە هات یعنی 4-5 پرتەقاڵمانە خوار وا شەر وەمانەزاری هەر هیچیش نەوەڵە بەڵام ئێستا یەک پرتەقاڵە خۆی ئەو زەوقەت لێ نامێنێت ینی دڵت بۆی نازیە لە خۆ بەدڵ نامێنە زەوق لێ نامێنێت لەگەڵ میوایە بینت چۆنە بینم باش چ جۆرە میوەکە حەز لێ بە زۆری هەنار والله هەنار و پرتەقاڵ عێراقەکەش هەڵبەت طبعا عێراقەکە تامی خۆشترا والله بەس تۆ زەگرانە بەخۆ جا مجبور چار نییە هەڵە خیروسی وڵا خۆ جاری وای شەیە مرۆڤ چێتە دەرمانخانەیەکەوە پارچە حەبەکرا لەوانەیە 40-50 ناری پێبات و ئیسفادەشی لێ نەکات بەڵام لەوانەیە پرتەقاڵی بێتە شفایە بۆ تۆ والله پرتەقاڵی باش تا چەند گرنگە ئێمە
کاتەکانمان ئەو ژەمانەیەکی لە ژەمەکان بە میوە پڕیکەینەوە والله تێکە سەر ڕەبەتی خۆیەتی من زۆر حەزەمی وەیە یعنی شوێنەی خۆم لەوانەیە شەی گەورن لێون بووە ئەوە زانەرە لایە لە ڕووی زانستیەوەڵێت تەنها لە شەواندا تەنها هەنار تەندروستە بیخۆی باقی میوەکانی کە مەفروزە لە ڕۆژا بیخۆی والله ئەوان ئەوان نازانم چۆن کام تەندروستە بەڵام بە زۆری حەزم لە هەنارە هەر والله ئەو کاتانێکی خۆی هەستەکەی تەندروستی و باشە لە 6 ساڵ بیەکەم بەرە والله چۆن قەسەرم بۆ کراوە کاتی خۆی ئیساحەتی بیەکەم بە قوربان بەڕێزی زەوتریە میوە لە ئێستا تامی نەماوەکو جاران مەسەلەکە ئەوەیە زۆرە یاخود ئەوەیە موادی کیمیایی تێدایە و بە میوادی کیمیایی پەروەدابێت خۆی موادی کیمیایی تیاتی بەڵام زۆرەکە چونکە دایمای خۆین تۆ بدو شەو جارێک بیخۆ بزان تامی لێکە یانە یعنی خۆمانە خەڵکەمی خۆی خۆیاوتە برنج هەموویانەوێ برنج بێ تۆ بەسەر کەوتە بیخۆ زان ئیسفادەی لێکە یانە وەڵی لەگەڵ میوەی هەنار 24 ساعت بیخۆم پێ تێر ناخۆم هەنار و پەتاتە بەر پرتەقاڵ و شتیوان ناخۆم سێ و ئەوانە کەم باشە هەستەکەی کە هەنارە خۆی تەندروستی و باش شاستەکەی مێشکێ ئاسوودا ئابێ ئیسراحەتە هەنارەکەی دەخۆم مێشکم مرتاح دەبێ یعنی لەشی کترم هەیە سوک دەبم پێ زانی تەنانەت ناوەکەی هەنار توێکڵێکی سپی تێدایە ئەوە بۆ پاکردنەوەی ڕیخۆڵە لە ڕووی تەندروستیەوە عیلم سەلماندوێتی ئەو ناوەی بخۆیت بۆ ڕیخۆڵە پاکردن دەنکەکەی دەی خۆمەوەی توێکڵێکی تەنکی سپی هەیە لە ناو هەنارەکە دەنکەکاندایە ئەلبەتی کڵۆ دەی خۆم ئەنجاکە دەی خۆم مرتاح دەبم هەستەکەی میوات لە ئێستاە تامی زۆر نەماوەکو جاران مەسەلەکە ئەوەیە کە زۆرە یاخودی ئەوەیە کەم بە موادی کیمیایی پەروەدابێ مەسەلەکە ئەوەیە زۆری دەخۆین سەوزە و مەوزە کەم بیخۆی ئیسیفادەی لێ دەکەی کەم ئەوە هەفتەی کەڕەتێک برنج هەفتەی دوو کەڕەتی دەخۆم من ئیسیفادەی لێ یەکەم بەڕێزانم ڕۆباز لە جیهانی میوە دەکەین طبعا میوە شتێکی چاکە لە هەموو شتێ باشترە يعني ئەوەی کە جاران ئەو تام و لەزەتەی بوو ئینسانیەتی یعنی شوێنەی خۆم لەوانەیە شەی گەورن لێون بووە وەڵا لەگەڵ میوەیەکو شخصی خۆم بینم خۆش نییە هەنارەکەی دەخۆم مێشکم مرتاح دەبێ نە بەخوا بەس لەبەر ئەوەی کە ئەڵێن چاکەی خۆم ئێستا هیچ شتێ هەرزانێ بەس میوە هەرزانی میوە لە سای 50 فەرقی کردووە وەڵا خۆم لەگەڵ میوە بینم خراپ نییە ئەوستە مۆزە لای بەتەنام میوەیە بەڵێ مۆزەوە مەشتاری سەری منوانە چی ئەفرۆشیتەوە وەکو میوە وەڵا میوە بابە دەفرۆشم ئاچی میوە بێفرۆشم باشە لە ئێستاە مشتری میوە زیاتر کامیانە مشتری کام میوەیە زۆرتر ئەبات و زۆرتر سەرفەبێ ڕۆژانە میوە ئێستاژە بە زۆری یعنی وەکو ساڵان نییە بە ڕوبعێکی ساڵانیش شت نافرۆشێ میوە ئێستاژە لە سێ و پرتەقاڵ و ئەم مۆز و ئەم نەوە عەشتانە ئەفرۆشێ بەس بە کەمیش وەکو ساڵانی ساڵان خەڵ 3 کیلۆیە بردوو کیلۆ ێستا کیلۆیانی کیلۆ بە باشە خۆ لەگە میوە بینە چۆنە بۆچی وەکو میوە خواردن وەڵا وەکو خواردن ئای خۆم بەس بە کەمی چ میوەیەکی زیاترە خۆی وەڵا من میوە ئێستا لەم ئێستا هەنار و پرتەقاڵ و سێو بەو شێوەیە بە زۆریش نا بە کەمی باشە هەستەکەی کە میوە خۆی تەندروستی بەرە باشی ڕوە میوە ئەرە وەڵا تەمان ئێستا میوە بخۆی میوە بخۆی ئێستا من ئەمڕۆ دوو سێوێک و هەنارێکم خواردووە یعنی سیحەتم باش هەموو ڕۆژ یا مۆز یا سێ یا هەنارێک بەو لەو دوانسیانە ڕێژێکی دارێژیان لێ خۆی باش تۆت بیستوەڵێ ڕۆژانە هەر کەسێک سێوێک بخوات پێویستی بە دکتۆر نامێنێ یعنی ئەڵێ بەیانیان بێژنان ئەگە سێ بخۆی بە ناشتا پێش نان خواردن دوای تۆزێنان بۆ سیحەتی باش باشە سێ و زۆر خواردنی باش مۆزیش لە ڕووی تەندروستیەوە وا قبڵێنراوە یەک مۆز بەرامبەر کیلۆ گۆشتە لە ڕووی پڕۆتینەوە وڵی منەوە نازانم من دکتۆریم بەڵام مۆز یانی یەکێ زەخت و شتیشی بێت بە شەکرەی نەبێ مۆزیش خواردنی چاک میوە ئەو خۆراکەیە کە ئەتوانین بڵین هەر کەسێک بیخوات هەر کەسێک هاوڕێتی لەگەڵا دروست بکات
لە زۆر نەخۆشی بە دوورە بێت و لە دەرمانی دەرمانخانەکان و لە سەردانیکردنی بۆ لای پزیشکە بەڕێزەکان زۆر کەم دەکاتەوە ئەگەر بنەبڕیشی نەکات چونکۆ میوە جۆرەکانی ڤیتامینی تێدایە هەر لە ڤیتامین ئەی و ڤیتامین بی و ڤیتامین سی و ڤیتامین دی هەتا ئەگەدا ڤیتامینەکانی دیکە هەموو ئەمانە بە سروشتی لە ناو میوەدا بوونی هەیە کە زۆر جار لە موادی کیمیاییدا ئەم ڤیتامینانە دروست ئەکرێت بەڵام ئەو بە شێوازێکی کیمیاوی ئەمیان بە شێوازێکی سروشتی کە لە خاکەوە پەروەردە دەبێت بۆیە گرنگە ڕۆژانە ئەگەر یەک جۆر میوەش بێت ئێمە بیخۆین و بۆ ئەوەی کە تەندروستیمان باش بێت و بۆی کە دوور بین لە کۆمەڵێک نەخۆشی کە ڕەنگە ئەگەر میوە نەبێت تووشی زۆر نەخۆشیمان بکات سێو یەکێکە لەو میوانەی کە زانستی پزیشکی سەلماندوویەتی هەر مرۆڤێک ڕۆژانە یەک سێو بخوات ئیتر پێویستی بە پزیشک نامێنێت مۆزیش یەکێکە لەو خۆراکانەی کە یەک مۆز بەرامبەر کیلۆیە گۆشتە لە ڕووی پڕۆتینەوە و هەناریش کە لە ئێستادا خەڵک زۆر حەزیلەتی و لە ئێستادا وەرزی هەنارە کۆمەڵێک مادەی پێگارەی تیا چکە لە هەنارخۆی لە ناوە توێکڵێکی تەنەکی تێدایە و زایدان شتێکی گرنجگرین تێدا کە وەکو پێوترێت پۆپنەی کەڵەشێر ئەم جۆرانە دەوترێت ئەگەر بخورێت بۆ ڕیخۆڵە پاکردنەوە زۆر بەسوودە و هەر بەکتریا و هەر ڕیخۆڵەیەک لە ناو سکی هەر مرۆڤێکدا هەبێت بەهۆی خواردنی ئەم جۆرە پەردە تەنەکەی هەنار و زایدەن ئەو پۆپنەی کەڵەشێرە کە ناو هەنارە بوونی هەیە وا لە مرۆڤ دەکات کە ڕیخۆڵەی پاک بێتەوە و لە نەخۆشەکان بە دوور بێت بۆیە گرنگە ئێمە لە میوە خواردن دانەبڕین ڕۆژانە لەگەڵ میوەیە هاوڕێتی دروست بکەین و بۆی تەندروستیمان باش بێت بیریشمان نەچێت میوەیەکێک لەو خۆراکانەی کە مرۆڤ کاتێ دەیخوات هەست بە ئارامبوونەوە دەکات هەست بۆ دەکات کە فەرحی بە مێشکی دادێت بەڵام لەگەڵەوەشدا هیوادارین فەلاحەکانمان جوتیارە بەڕێزەکانمان و ئەو کەسانەی کە هاوردەی میوە ئەکەن میوەی سروشتی بێنن میوەیەک نێنن کە پڕی بێت لە موادی کیمیایی لە پەینی کیمیایی کە وای لێ بکات مادە ئەندامی خۆراکی بە سوود بەخشەکانی دەدەست بدات ئێمە زیاتر بەردەوام دەبین هەم لەگەڵ بەقاڵەکانە و هەم لەگەڵ هاوڵاتیانە با بزانین لەگەڵ میوە و لەگەڵ فرۆشتنی میوە و لەگەڵ خواردنی میوەیە پەیوەندیان چۆنە و چیکەمان پێ دەڵێن لەگەڵمانە بن زیاتر بەردەوام دەبین فەرموون خواردن ئەڵێم لەگەڵ میوە بینە چۆنە خۆی ڕۆژانە خۆمان کە شتەکان داچین و پڵی لێەکەی بەرەبەر لێ خۆین تەمان شان زۆر حەزی لێ میوەنی یان لەبەر لە ڕۆژ بە ڕۆژ کە لێ خۆی تۆزێ شان کەمتری خۆی دەژوترێت کە چاو لەسەر شتێ بوو چاو تێرە بێتر وڵای دۆزە دەستکاری شتەکانەکەی لێ خۆی لە شتەکان کە دایچنین ئیتر ڕۆژان لێ خۆی باشە هەست ئەەکەی مرۆڤەکەت پەنابێتە بەر خواردنی میوە تەندروستی باشە بێت تاوانە میوە شتێکی زۆر باشە بەتایبەتی بۆ خواردنی کە شتێکی لە ڕووی تەندروستی زۆر باشە بەس ئیسا لە موادی ئەمەیە تۆزی شتەکان فەرقی هەیە ئیسا بۆ نمونە سێرگەی ئەو شتانە وگو تایمی تاونی ئێستا شتەکان زۆربەی لە دەروی وڵات دێت تۆزی شتەکان بە بۆنی ئەوە شتی خۆماڵی نییە تایمی فەرقی هەیە موادی کیمیاییە طبعا بڵێ ئیسا هەنارمان بۆی هەناری تورکیمان نێ لەم کاتەیە لەگەڵ هەناری هەڵەبجەکەی فەرقی هەیە لەبەرەوەی موادی کیمیایی بەکارهێنن لەبەرەوەی ئەو دارانە کیمیایی شتی در بەکارهێنن تۆزی تایمی فەرقەکە لەگەڵی خۆمانە ئیسا بۆ پرتەقاڵی تورکیمان بۆیە خۆشە خراپ نییە بەس لەگە پرتەقاڵی عێراقیە فەرقی هەیە چ جۆرە میوەیەک لە ئێستادا خەڵک زۆر مشتریەتی و ڕۆژان لایەوە زۆترین لەو میوەیە سەرفە بێ وڵای خۆی ئیسا لە کاتەیە کە وەزعی دارایی خراپە خەڵک گەڕاتەوە سەر سەعرەکانی کامی تۆزی هەرزانتر زیاتر سەرفە بێ بەنسبەت ئەوە کە تۆزی خێرانی دارایی ئەوانە وەزعەکە یعنی فەرقی کردووە ئیسا بۆ نمونە خۆی بە میوە ئەم ساڵ بە تایبەتی لەگە پاریشە 2 ساڵی عنی میوە زۆر هەرزانە لە عینی خەڵکیش کە مشتەکانمان ئەڵێ ئیسا هیچ شتێ هەرزانێ بەس میوە هەرزانانی میوە لە سای 50 فەرقی کردووە هەموو میوەکان بە تایبەتی مۆز پردەقاڵ هەنار لالەنگی بەس خۆی لە فەسەکانە کە کاتی ئیسا بۆنە لالەنگی تۆزی زیاتر سەرفە بێت لەکەوێت لەوەی مەوسومی خۆیەتی دەوترێت لە ئێستا میوە تامی زۆر نەماوەکو جاران خۆش نیە ئایا مەسەلەکە ئەوەیە میوەکە زۆرە یاخود ئەوەیە کە موادی کیمیایی تێدا ئێستا من بیرمە جاری جاران ساڵی نەوەدەکان یەک مۆز لەسەر مێزەکانی ئەوستا لە بازاری سیروانی نوێ مۆزە بە 25 دینار و 20 دینار بوو یعنی ڕۆژە کرێکارە ئیشی گرێتەوە پارەی مۆزێکی پێیان ناکرد ڕەنگە ساڵی جارێ نەبووە بیخۆیت ئایا مەسەلەکەوەی کە ئێستا کیلۆ بازار ڕۆبێکە 5 مۆزە کێشێت یاخود مەسەلە مادە کیمیاییەکەیە مادە کیمیاییەکە ئیسا مۆزە
فەڵکەیەت خۆی سەوزە ئەلێرە بە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ زەر دەبێت ئەو لە ناو بەڕادا دائێنێن جیازێکی دەرمانێکی دێگرەوە دەرمانە بڵاوە بێتەوە مۆزەکەی ینی تاقان حسابکە بە زۆر زەر دەبێت بەس ئەگەر بێت ئەو مۆزە خۆی بگا مۆزی طبیعی تامی فەرقیە لە 150 تامی فەرقیە تامی خۆشترە چەند مۆزی بخۆی مەعیدە و عەزێتی نایە ینی تۆ ئێستا وەرە یەک مۆز بخۆ لەگەڵ ئەو مۆزە طبیعی کیلۆیە مۆز خۆ فەرقیە ینی عەزی نە مەعیدە و عەزێتی بێت نە زۆر فەرقیە. بازارتان چۆنە؟ بازار وڵی لە چا ئەوەیەکە میوە هەرزانە باشە هەروە بێ وەڵا لەگەڵ میوەیەکو شخصی خۆم بینم خۆش نییە بەڵام بۆ میوانەی کڕم بۆ میوان ئارەوەڵا بەڵام وەکو عسارە دینا عسارەوەی خۆینە ماڵەوە شەربەت وەکو شەربەت جۆرە میوەیەک زیاترەکەی بە شەربەت وەڵای زیاتر حەزم بە پرتەقاڵە و بە هەنارە ئەم شتانەیە تێکەڵاکەم مرۆڤ ئەگەر پشت بە میوە بەستێت بۆ یەکێک لە ژەمە خۆراکان بکا بە میوە تا چەند پێ دوایە لە ڕووی تەندروستی و تەندروستی باشی بێت و پێویستی بۆ مۆدە کیمیایی نابێت کە لە دەرمانخانەکانە وەرەگیرێ وەڵام من پێم باشە میوە ئەساسە بۆ بەشەرانی بەڕاستی خۆی یەکێک لە جوگەکانی خواردن میوەیە ئەگەر ئینسان میوەی نەبێ پێم وابێ نەقسە لە ڤیتامینەکانی گیانە هەیە نەک نەقسێت چەندەها ڤیتامین لە میوەکانە هەیە بە دیەکرێ وەکو خۆم شخصی خۆم میوە ناڵێم بەکەمی ئەی خۆم ئەگەر وەکو عساری دەم ئەی خۆم بەڵام وەکو مەسەلەی ئەوەی کە هەیە تەبیعەتی ناچێتە سەر میوە هەیە تەبیعەتی ناچێتە سەری تا چەند گرنگە بۆ منداڵ وا لە منداڵ بکەین لەگەڵ میوە بینێ ڕابێت چکۆم جاری وایە مە پەنا بینە بەر دەرمانخانەکان بۆ ڤیتامینێکی بۆ نمونۆکو بیسری و ئەیسری و وەنە ڤیتامین دی و ڤیتامین بی و ڤیتامین ئەی و ئەمانە خۆ دەزانی لە ناو هەموو میوەکان ئەم جۆرە ڤیتامینە بە سروشتی هەیە تا چەند گرنگە مناڵیش ڕابێنین لەسەر میوە خواردن بۆی کە لە نەخۆشی بە دوور بێت و پەنا نەبینە بەر موادی کیمیایی وەڵام من پێم باشە چۆن ئەڵێ شیر زەرورە بۆ مناڵ میوەش بە هەمان شێوە زەرورە فێری کە ڕایبێنی لەسەری لە مناڵی و ئەگەر مناڵ ڕانەیە لەسەر میوە بڕاکەم کە گەورەش بێت ناتوانێت ئەو میوانە ناتوانێت وەکو پێویست بەکاربێنیان بخوات یعنی پێویستە زەرورە لە ژیانی ڕۆژانەمانە وەکو ژانی خۆمانیش وەکو مناڵیش ڕایان بێنین لەسەر خواردنی میوەکان هەموو جۆرەکانی بەڕێزانم ڕۆباز لە جیهانی میوە دەکەین طبعا میوە شتێکی چاکە لە هەموو شتێ باشترە يعني ئەوەی کە جاران ئەو تام و لەزەتەی بوو ئینسانیەتی یعنی شوێنەی خۆم لەوانەیە شەی گەورن لێون بووە وەڵا لەگەڵ میوەیەکو شخصی خۆم بینم خۆش نییە هەنارەکەی دەخۆم مێشکم مرتاح دەبێ نە بەخوا بەس لەبەر ئەوەی کە ئەڵێن چاکەی خۆم ئێستا هیچ شتێ هەرزانێ بەس میوە هەرزانی میوە لە 150 فەرقی کردووە والله باشە تقریبا وسط چ جۆرە میوەیەکە خۆی زیاتر والله بەکەمی هەنار بەڵێ ڕاستەکەی کە هەنارە خۆی ئیسفادەی لێ یەکەی لە ڕووی تەندروستی و باشە بێ والله باشە لەخوا بەزای باش تا چەند گرنگە مرۆڤ لەگەڵ میوە بینی هەبێ بۆی کە لە نەخۆشی بە دوور بێت چکم زۆر ڤیتامین هەیە لە میوەیە بوونی هەیە کە وا لە مرۆڤەکە لە نەخۆشی بە دوور بێ والله زۆر میوە زۆر میوەکان بە سوودن یعنی باوەڕ ناکەم هیچ میوەیەک زیانی هەبێ بۆ بەشەر لە ئێستا دەوترێ میوەکو جاران تامی نەماوە وەکو جاران خۆش نییە مەسلەکەوەیە زۆرە یا مەسلە موادە کیمیاییەکەیە وڵای مەسەل موادە کیمیاویەکەیە مەسەلە بڵێن مەسەلە زۆریەکە نییە ئێستا ساڵان تەنیا لە هاوینە میوە بوو ئێستا یعنی هەر چوار فەسڵەکە میوە هەیە بەهۆی ئەوەی کە موادی کیمیاویەکە بەکارێن بۆی هیچ تام و لەزەتێکی وەکو جاران نەماوە یعنی ئەوەی کە جاران ئەو تام و لەزەتەی بوو ئینسانیەتی تر وەکو بڵێن حتا ئێستا هەنارەکەش وای لێ هاتووە ئەکسەرەتی لە دەرەوەی وڵاتیە وەکو حتاوە بینی پرتەقاڵە سێوە هەر شتێک ئەیگری هەمووی دەرەوەی وڵاتە بۆیە وەکو یعنی لەگەڵ جەوی ئێمە ناگونجێ لەگەڵ خواردنی ئێمە ناگونجێ ئەوە نییە بڵێ وەکو هەناری خۆمان وابێ یا وەکو بڵێن سێوی ئەم وڵاتە وابێ یاکو پرتەقاڵەکەی یاوەکو هەر میوەیەکی تر هەبێ نە بەخوا بەس لەبەر ئەوەی کە ئەڵێن چاکەی خۆم نە بەخوا چاکەکەی ناوکو حەز لێ نییە حەزم زۆر لێ نییە نە بەخۆ زیاتر چی میوەیەکە خۆی کە هەستەکەی باش ببووە وڵای هەنار و شووتی یعنی نازانم هەنار و شووتی بە زۆری حەزم لە هەنار و شووتیە زیاتر ئەراوڵا زۆرم دوانە خۆی ئەراوەڵا بە شووتی بە معادلەی خۆم بۆ ڕەمەزان زۆر خۆشە ئەراوڵا هەنار و شووتی زۆر خۆشە تا چەند پێ دوایە مرۆڤ ئەگەر پشت بە میوە بە خواردن ببەستێت لە ڕووی تەندروستی و تەندروستی زۆر باشە بێت لە دوکتۆر و لە عایادە و لە کۆمەڵێک دا و دەرمانی کیمیایی بە دوورە بێ لە هەموو شتێ باشترە میوە خواردن لە هەموو شتێ باشترە
میوە خواردن لە هەموو شتێ باشترە ئەگەر مرۆڤ بتوانێت میوە بخوا ڕۆژانە بیخوا ڕۆژانە بە معادلی بیخوا بەس کەم نەک ئەوە نەبخوات ئەزیەتی خۆی بات لە هەمویان ڕۆژانە دانەدانە بخوات چاکە زۆر چاکیشە. باشە مناڵەکانە لەگە میوای بینان چۆن وڵی کوڕێکم هەیە تەمەنی 18 ساڵە دوێنێ پرتەقاڵم کڕێم و ڕۆڵە دانەیە بخۆی بەخوا بۆم ناخوری هەموو بۆ ناخۆی میوە خۆر نیم بەس خۆم قەسابم فاسۆلیا و گۆشت وە زۆری هەموو ئێوارێتە ئەیرەتی یەکات فاسۆلیا و گۆشت هەست ناکەیت خواردنی میوەکە باشتر بێت لە گۆشتەکە چکم دەوترێ مۆزێکی سروشتی جوان مۆزێکی سروشتی باش بەرامبەر بە کیلۆ گۆشتە نەماوە مۆزی سروشتی هەیە ئادەی مۆزێکی سروشتین پێ پیشانە هەیە لە کوردستانی خۆمانە ئەگەر مۆز باشە ئێسا ئەڵێ بۆ نمونە هین ڕۆنی زەیت ئەڵێ ئەمە ڕۆنی زەی ڕۆنی گوڵۆبە ڕۆژەیە ڕۆنی گوڵۆبە ڕۆژە لیترێکی بە هەزاری تەبع وایە لیترێکی بە 1000 ڕوعبێکە کیلۆیە گوڵۆبە ڕۆژە بە 4000 ئەمە ڕۆنی زەیتە ئەمەیان هینە ئەمەیان ڕۆنی ڕەشە یان کیمیاویە چی ئادەی تۆ جوابم بەرەوە چییە کیلۆیە گوڵۆبە ڕۆژە بە 4000 کیلۆیە ڕۆنی زەیت بە 1250 ئەمە ڕۆنی زەیتە کیلۆیە زەیتی ئەسڵی بە 6000 کیلۆیە زەیتی زەیتون بە 6000 ئەمە ڕۆنی زەیتونە یان تەزویرە کامیانە وایە وادەکی مایەکە زیاد بەتەبعەن یعنی لەوە چێ بڵێم هەر وەڵا ئەو چاوریە بخۆی لە ڕۆنی زەیتەکە باشترە تا چەند گرنگە منداڵ فێری میوە خواردن بکەین چکم بەڕاستی منداڵ ئەفم کە منداڵ کۆمەڵە ڤیتامینی پێویستە ڤیتامین A ڤیتامین B ڤیتامین C ڤیتامین D کە زۆر جای ماچیم لای دکتۆریان لای دەرمانخانەیە وەری ئەگرین لە میوەکانە بوونیە تا چەند گرنگە منداڵ فێری میوە خواردن بکەین لە منداڵ و تا گەورە گرنگە ڕۆژانە میوە بخوات بەس تابیعەتی مناڵ هەروایە حەزی لە شیرینیە حەزی لە پاقلەواتە حەزی لە قلوق مەقازیە حەزی لە جبسە بەدەست خۆمان نییە هەر کوردستانی خۆمان هەر تەبعی وایە تەنگە فێریشان گرنگە فێری کە دەی لە گوێ ناکات دووژەم بە زۆرەیە کە پشت و هەڵکردوای تۆ نایخوات ئێستا ئەم ژەمە لەسەر سفرەکە بە زۆرەیە ژەمەکەی تر خۆتۆ لە ماڵەوە نیت معدە لەسەر سفرە نیت مناڵ ئەوە بخۆ ژەمەکەیت کە نایخوا ئەچێتە دەرەوە نمیۆی بۆ دانی دوو قاژیریە خوا ئەڵاتە دەرەوە لە دۆرە ئەڕوانی لەبەر دەرگا جبسێکی بەدەسۆیە ئەوەندەی کە لەم بەرنمەیەدا هاوڵاتیان گفتوگۆم لەگەڵکردن خۆشبەختانە بەشێکی زۆریان لەگەڵ میوەدا بینیان هەیە و لەگەڵ میوەدا هاوڕێتیان هەیە ئێمە هیوادارین هەمووان لەگەڵ میوەیە هاوڕێتیمان هەبێت و ڕۆژانە ئەگەر یەک جۆر میوەش بێ بیخۆین خۆ ئەگەر چەند جۆرێک میوە هەبێت ڕۆژانە ئەگەر بەشی کەمیشی لێ بخۆیت تەندروستێکی باشی بۆ مرۆڤ دەستەبەر دەکات هەندێ میوەمان هەیە لە وەرزی زستاندا وا لە مرۆڤ دەکات کە بەرگری زیاکات وا لە مرۆڤ دەکات کە لە سەرما و لە پەتای زستانە بە دوور بێت بۆیە گرنگە میوە هەمیشە لە ماڵمانە بوونی هەبێت و سپاس بۆ خۆش لە ئێستادا میوە گران نییە ئەتوانین بڵێن ڕۆژانە ئەتوانین جۆرێ تا دوو جۆر میوە بکڕین و بۆ خۆمان و ماڵ و منداڵمان بیخۆین وەلا هەمووشی گرنگ درەوەیە کە منداڵەکانمان لە منداڵیەوە لەسەر میوە خواردن ڕابهێنین بۆی لە گەورەبوونیدا حەز لە میوە بکات و پەیوەندی لەگەڵ میوەدا باش بێت تاکو تەندروستی باش بێت وەلا بیریشمانە چێت جگە لە تەندروستیەکەی بەڕاستی میوە تاموچێژێکی تایبەتی خۆشی هەیە وا لە مرۆڤ دەکات کە هەست بە خۆشی و بە لەزەت بکات ئەم لەزەتە جواب مرۆڤ دەکات کە لە ڕووی دەرونیەوە ئارام بێتەوە ئێمە هیوادارین ئەم بەرنمەیە بوو بێتە هۆکارێک بەوەی کە هەمومان لەگەڵ میوەیە بینمان هەبێت و بینمان باش بێت و میوە لە خۆماندا نەبڕین بۆی تەندروستیمان باش بێت هیواداری سوبە بە بەڕێستان گەیاندە بێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە بۆ ئێوەمان گواستەوە تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکان